شتێکمان هەیە پێوترێ خانەی هەنگ یان پێوترێ شانەی هەنگ چەند خانەیەک شانە پێکەێنن ئەو هەنگووی نەخۆش و بەلەزەت و بەتامی کە تۆی خۆیت لەو پێک هاتە تێک سمڕا و منتەزەمەوە دروستە بێ کە هەنگ دروستێکە مستەمعێکی زۆر جوانە بۆیە خوای گەورە ئاماژەی پێکا فەرمێەوە ئەو حارەبووکە إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل ثمرات فاسلكي سبل ربك ذللا فەرمێت لە هەموو بەرهەمەکان بخۆ هەنگ ئەوەیە کە لە هەموو شتێکی جوان چاکەکەوی پوختەکەی و پاڵفتەکەی وەرەگرێ دوایی هەر بۆ خۆی نییە دوای ئیکا بە يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس مادەیەکی لە دەرەچێکە سوودی بۆ هەموو خەڵکی تایە عیلاجی بۆ هەموو خەڵکی تایە خۆراکی بۆ خەڵکی تایە کە پێوتە هەنگوین هەنگ ئەم مستەمعەیە کە ئەکرێ زۆر جار ئینسان شتی لێەوە فێر بێ بەڵێ ئەکرێ ئاماژەی پێبین بڵێ موسسەیەکی زۆر گەورن موسسەیەکن باوەڕم پێ بکەن هیچ حکوومەتێکی تۆکمە لەسەر ئەم ئەرزەیە بەقەدەر شانەی هەنگ تۆکمە نییە هیچ موسسەیەک هیچ ڕێکخراوێک کامی تۆ بمێشکی کوتوایەت بەرە ئەو شتە بچکۆلەی کەی بینیت یەک عالەمن بۆ خۆیان خۆزگای ئینسانی توانی بچێتە نەک ناخیانەوە بچێتە ناو مێشکیانە بزان چۆن بیرەکەنەوە بزان ئەم مستەمەعاتانە چۆن ڕێکەخەن ئەم بەشانە چۆن جیاکەنەوە ئەم کارانە چۆن دابەشەکەن ئێستاکەنا لە ناو خانەی هەنگا ئەچینە ناوە بۆی کە بزانین لە چی پێکاتووە لە چەند بەش پێکاتووە بەڕێوەبەرەکانی خانی هەنگ شاژن کارەکەر نێرەکان تا چێیشی گەوراکە شاژنیان کارەکەر باش چێ زۆرینەیە کارەکەر بێئیشترینیان چێن نێرەکە کۆرە حاشا حازری بکەن بێئیشترینیان چییە بوو وەڵا خوازان بێ نێرەکان بێئیشترینە ئەم نێرە دانیشتووە دوای 16 ڕۆژ دوای 2 هەفتە لە تروکانی کرۆمۆسۆمەکەی چەنە کرۆمۆسۆمەکەی 16 یعنی کرۆمۆسۆمەکەی تاکە یعنی کە هێلکەکە دانێ گەراکە دانێ شاژنەکە ئەوەی کە تۆویتیانە ئەوەی کە جوود نابێ کرۆمۆسۆمەکەی کە خوای گەورە هەموو کرۆمۆسۆمەکانی تری بە جوود دروست کردووە نێرەی هەنگ کرۆمۆسۆمەکەی تاکە 16 16 تر ناچێتە پاڵی لە نێرومەیەکەوە بەس لە دایکەکەەوە 16 کرۆمۆسۆم وەرەگرێ کە تۆ نەچووە پاڵی ئەبێ بە نێرینە تۆی باوکی وەرنەگرتووە چۆن ئەبێ بە نێرینە عینەن عیسا عەلەیه السەلام ئەبێ بە نێرینەیەک بەبێ باوک مەفروض بێ بە مێینە چکە هەر کرۆمۆسۆمەکەی لە شاژن و لە دایکی وەرگرتووە سبحان الله ئەم نێرینەیە ئیشی چییە چەند هەفتەیەک بۆ چەند مانگێکە ژی 2 مانگ 3 مانگ تا ئیشی چییە خزمەت ئەکرێن نانیان نەدرێتێ گەورە ئەکرێن کە شاژن دەرچوو بۆ پیتاندن نێرەکان دوایەکەون نێرەکان توانای جوودبوونیان نییە توانای تۆبەخشینیان نییە هەتاوەکو سیکۆڵ دانشکەکانی هەوایان پڕ نەبێت زەخت لە تۆوەکان نەکە نێنە دەرەوە لەبەرەوە بێت لە فڕی ناجوود بن لەبەرە خوای گەورە ئەو تەبیعەتی وا دروست کردووە ئەبێ شاژن بفڕێ نێرەکان دوایکەون کام نێرەیە لە هەمی بەقووەترە لە هەمووی ئازاترە لە هەمووی خێراترە ئەبێ ئەو بیگاتێ بۆ ئەوەی کە مجتەمەعی هەنگ دایمە بە بەقووەترین بمێنەوە تۆی ئەو باوکە بەجێ بمێنێ
کە چاکترین و بەقووەترین و بەهێزترین و نەخۆش نییە. بۆیە شاژنە بێت دەرچێ نابێت لە ماڵەوە دانیشە نەخۆشە بێ لەگەڵ یا جوود بێ نێرینەیەکی نەخۆش بێن نێرینەیەکی هەتیو چکە باوکی نییە بەس باپیری هیاگاتان لی بێ. شاژن ئیشی چییە؟ باباسی کارەکەتان بۆ بکە بابزای ئەم کارەکەرە داماوانە کە پێیانەوتێ یەدی عاملە دەستی کار ئیشکەر لە ماڵە بابزین ئەمانە ئیشان چییە؟ چێزانێ حەچی ئەرکی ماڵ و دەرەوەی ماڵە بەسەر شانی ئەمانەوەی سبحان الله لە دەم و لە قاچ و لە هەموو شوێنەکانیانە خوای گەورە وای دروست کردوون ئەمانە گوڵکۆوەکەنەوە ئەمانە شەمعەکە دروستەکەن مۆمەکە دروستەکەن ئەمانن هەنگوین دروستەکەن ئەمانن دیفاعەکەن ئەمانن خزمەتی نێرەکانەکەن ئەمانن خزمەتی یێرەقەکانەکەن ئەمانن خزمەتی مەلیکەکە ئەکەن ئەمانن حیمایی شانەکەشەکەن هەیلەوە مانە کارەکەرن بەڵێ لە مستەمعێکی بچکۆلەیە زیان لە 6,000 دانەیان تایە بۆی کە بتوانین ئیشەکان بکەن هەر یەک و ئیشێکەکات بەزەزان کە ئیشەکەن بە تایبەتی لە بەهارە ئەزان ماندووە بن ئەزان تەمەنیان زۆر کورتە بێ چەندێکە ژین باشە چەند ڕۆژ 5 ڕۆژە ژین ژیانەکەی ئەو نەیە لە زستانە 6 مانگە مێننەوە زیاتەی ساحەتن ئاکە کار بکەن زوو ماندووە بن زوو مرن داماوانە پێشاوتە کارەکەر بۆچی کارەکەرن چونکە بەداخەوە مناڵیان نابێت ئەی مێینە نین پانکەشی یاوێتی پانکە شاژن ناوێتی ئەم شاژنە قوبڵ ناکە ژنیتی بەسەرا بێت نەوەڵا بەزیام نەکرد کە خۆی بوو بە شاژن لەسەر تەخت دانیشی ئاوە کارەکەرەکانیان خزمەتیەکەن ئەمانیان لەسەر لاشەی مەلیکە پیسی و خڵتەکانی مەلیکە و هۆرمۆنەکەی مەلیکە ئەخۆن هۆرمۆنێکی تیا پێوتێ فۆرمۆن ئەم فۆرمۆنەکە ئەوانی خۆن نەزۆک دەرەچن هەمووی هەرکەدانیان لە ئیشەخە دەرزیەکی تاقیمیان لێ ئەتاڵ نەعادا بن هێلکە هیچ ئەی ئەمان چی بم ئەمان هەرچی خزمەت گوزاری و هەرچی عەسەلی ئەوەی کە پێوتێ غیذائی مەلەکی ئەوەی کە بە مسقاڵەکە ڕێ ئەمان دروستێکن بۆ شاژن هەرچی هەیکەن بەدەمی شاژنەوە ئەیکەن بەدەم کۆلپەی شاژنەوە ئەمان خزمەتەکەن پێیان وتێ کارە کرد تەنانەت چەک و ئەسلیحە و پێوەدانیش هەر ئەمانیکەن کە ناڵ لە شارەکان نزیک بیتەوە ئەی پیاوەکان لە ماڵەوە دانیشت ئەی شاژن معەزەز مکەڕەم ڕۆژی 1500 هێلکە ئاخاتەوە و گەرا ئاخاتەوە بۆ خۆی دانیشت بەچکەشە خامان بۆی بەخێوەکرد